سڵاو خۆشەویستانم دیسانەوەیەکە گرینەوە لە ڤیددیۆیەکی نوێە ئەمجارە باز لە ئیقاع و لە شێوە ڕیتمێکی تر دەکەین کە ئەویش پێی دەڵێن جۆرجینا پێش ئەوەی دەستکەین بە هیچ ڕوونکردنەوە و ڕێنمایەک تکایە سەبسکرایبی یوتیوبی ئەمەل سەعید کوردە بکە بۆ ئەوەی هەچ پۆستێکی نوێ دەکەم ئاگاداربی و یاخود هەچ پرسیارێکت دەبێ ئەتوانیت لە ڕێگەی کۆمنتەوە یاخود لە ئیمێڵی ئەمەل کوردە @hotmail.com بیکەیت منیش بەپی توانای خۆم بەپی ئەزمموی خۆم بتوانم وەڵامتان بدەمەوە. ئەم جارە لە ڤیددیۆیەکی نوێە یەکە گرینەوە باز لە دیسانەوە ڕێتم دەکەین باز لە ئیقاع دەکەین کە چەند گرنگە لە کاتی گۆرانوتنا کە لە ئیقاع دەرنەچی کە لە ڕێتم دەرنەچی بڵێن. ئەم جارەش باسی یەکێک لەو ئیقاعەکەین کە زۆرێک لە گۆرانیە کوردیەکان بەو ئیقاعە دەگوترێ، ئەویش ئیقاعی جۆرجینای پێ دەڵێن. ئیقاعی جۆرجینا ئیقاعێکی عەرەبیە دە لەسەر هەشتە بە نمونەیەکی جارێک گوێمان لێبێ بزانین چۆنە. بێگومان ئەم شێوەی ئیقاعمان کە گوێ لێبێ زۆرێک ئەگەر گوێگری گۆرانەکانی کازم ساهربی بێگومان گوێت لەم شێوە ئیقاع بووە. ئەم ئیقاعە بۆ زیاتر ڕوونکردن دومتەتەک دومتەک دومتە کورتەکەیەتی تەک ئینجا دیسانەوە دومتەتەک دومتەک دومتەتەک دومتەک دومتەتەک دومتەک. ئەمە ئێستا بە نۆتەکەشی بە شێوازی نووسینەکەشی بۆتان دانێم. با نمونەیەکێ لەو گۆرانیە کوردیانەی کە زۆرێکمان پێی ئاشناین گوێ بگرین زانین کە ئەویش ئیقاعی جۆرجینایە. با گوێی لێ بگرین پاشان قسەی لەسەرەکەین. ئەمە لەگەڵیشیان مۆسیقاش هاوکارە بە هەمان ئیقاع ئاسفەکان. ئەگەر گوێ لە گۆرانەکە بگری بە حەزەرەوە گوێ لە گۆرانەکە بگری ڕێک ئیقاعەکەڵێ دومتەتەک دومتەک لەژێرە دومتەتەک دومتەک ئەرێ بێنە ئەو بۆ من بێنە ئەو گەردنە زەرێدایەت بێنە ئەرێ بێنە ئەو بۆ منێ بێنە ئەو گەردنە زەرێدایە. ئەمە تا کۆتایی بە هەمان شێوە تۆش ئەگەر بتوانی ئەم ئیقاعە بە تەواوەتی لە ناختا هەت بێکەوە بێ وەکو لە ڤیددیۆکانی تریشا باسم کردووە فیڵە یعنی لە ناخی خۆتا ئیقاعەکەت هەبێ بۆی لە کاتی گۆرانیوتنا تووشی کێشە نەبێ. با ئێستا ئیقاعەکە بڕوا بە تەنیا گوێی لێگرین بزانین لە ئەسنای بڵێن لە کاتی گوێگرتن بە ئیقاعەکە هیچ گۆرانێکمان دێتە خەیاڵ ئایا یاخود هیچ گۆرانێک لەوانە بە ئیقاعی جۆرجینا ڕۆشتووە ئێمە پێمان نەزانێت تا ئێستا بەڵام با بۆ لەمە دووە ئەم زانیاریانەمان هەبێت با گوێ بگرین. ڕێک گۆرانی عەرەبی عێراقیەکان لەملان و لەولانت کەم چووکەڵێ دەزلام لانت کەم لەملان و لەولانت کەم چووکەڵێ دەزلام لانت کەم خۆ منی ئەخسیری تۆمەگیان هەواڵەی شێخانت کەم. ئیقاعەکە لێ دەمەوە دیسانەوە گوێی لێگرین با بزانین گۆرانێکی تر ناتە خەیاڵمانەوە.
لایە لایەت بۆ دەکەم بەڵکو خەو بگباتەوە ئێشکچی باڵاتم ئەم شەو داخوا ڕۆژەکاتەوە داخوا ڕۆژەکاتەوە ئەو کچە لەو ماڵایە قەولی داوە پێم ئەو کچە لەو ماڵایە قەولی داوە پێم دەرک و دەروازەی نازانم داخراوە لێیە دوێنێ تا درەنگ تا درەنگ چاوەڕێم کردی دوێنێ تا درەنگ تا درەنگ چاوەڕێم کردی کوێراییم داهات هەوری لار تۆ ڕانەبوودی کوێراییم داهات هەوری لار تۆ ڕانەبوودی یەکێ پارچە سینەت ئەڵماسی ڕووتە خۆزگەم بەو کەسەی لەگەڵ تا جووتە ئای گوڵ ئای گوڵ با تۆژی قاع بڕوا بزانم تۆ چیت دێتە خەیاڵەوە لەو گۆرانیە کوردیەکان دڵنیابن خۆشەویستان ئەوەی لە کاتی گۆرانی وتنە بە تایبەتی یاخود شعر خوێندنەوە یاخود نازام لە ڕۆشتنە یاخود لە هەموو کارێکە کە ڕۆژانەیە کە دەیکەین کە ئەگەر ئیقاع تەواو نەبێ دڵنیاتانەکەمەوە کەم و کورتیتەن دەرەکەوێ چەنەڵێ عیبەکانی گۆرانی وتنەکە یاخود ئی کارەکە دەرەکەوێت ئەم ڤیددیۆیە بۆ بە تایبەتی بۆ هاوڕێکی هونەرمەندمە بەڕاستی لە مەقام وتنە هەر زۆر شارەزا هیچ کێشەی نییە کە مەقامات دەڵێ بەڵام کە ئەکەوێتە سەر گۆرانی وتنەکان کە ئیقاعی لێ هەمیشە ئاوتەکات بڵێن لە ئیقاع دەرەچێت بە هەڵە داغڵە بێ بە هەڵە ئەوەستێ ئەم ڤیددیۆ بە تایبەتی بۆ هاوڕێم کردومە هیوادارم ئێوەش سوودی لێ ببینن تکایە هەموو یەکێ لە ئێمە ئەبێت کە تۆ بتەوێ گۆرانی بڵێ یاخود دەست دەدەیتە هەرچ کارێکی جنەبێ چەند وردە زانیارێکی دەربارەی بزانی تۆ هەوڵ دە لەمە دوای ئیقاعی جۆرجینا لەبەر بکە فیڵیکە بتوانی کە گوێت لێ بێ لە شوێنێکە بزانی ئەوە ئیقاعی جۆرجینا و یاخود ئەگەر دانیشتنێک نازان لایڤێ شتێکت هەیە بە ئەم گۆرانیانە حازرکە کە ئیقاعی جۆرجینا یەک لە سەریەک لە دوایەکەوە کەمێک شادە و زۆر خۆشیشن گۆرانەکان ئەم نمونانەی کە پێشتر من باسم کردەوە چەند نمونەیەک بوون هەر زۆر شایعن چۆنەڵی زۆر وتراون و باون لەناو خەڵکا دیارن ئومێد دەکەم ئێوە هەچ یەکێکیش لێوە توانن بە کۆمنت بەشدار بێ گۆرانیکی تر یعنی هەچ گۆرانیکی تر هەیە جۆرجینا من ئەمەنم ئێستا لە یاد بوو ئێوە ژەتوانن بە کۆمنت بەشدار بن ئەوەی شارەزاترە لە ئێمە زۆر سپاستانەکەین ئەمەش بۆ ئێوە من بە تەنها کەمێک خاوم کردەوە ئیقاعەکە بۆی بە خاویش گوێتان لێبێت ئەگەر زانیت هەست گۆرانیەک لەگەڵ ئەمەیە ئەگونجێ هەوڵدا چەندین جارگوێ لەم ڤیددیۆیە بگرەرەوە بۆی سوودی لێ ببینی هەتاکو ئیقاعەکە وەرەگریت دوم تەتەک دوم تەک دوم تەتەک دوم تەک دوم تەتەک دوم تەک دوم تەتەک دوم تەک ئێستا ئەمەیان سەرێترەکەم بێگومان ئەمانە لەوانەیە لە کەمترین لە کوردیا بەکار بێ بەو شێوە سەرێیە بەڵام ئەگەر گوێت لە ئیقاعەکە بگرێت دڵنیابە لە زۆرێک لە گۆرانیە عەرەبیەکانە یاخود لە فیلمە عەرەبیەکانە لە مۆسیقای عەرەبیە گوێت لەم شێوە ئیقاعە بێت جۆرجینا بە دیسانەوە گوێ لە ئەفسانەی هونەری کوردی بگرین هونەرمەند حەسەن زیرەک کە بە هەمان شێوە ئەو گۆرانی بە ئیقاعی جۆرجینا وتووە
مرد بدي لكن ماشينا